تاوتان لێ بێجارە دیار نییە کە چ بڕیارێک دەدرێت بەڵام قایمقامەتی سلێمانی و لیژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی و پارێزگاری سلێمانی کۆنووسێکیان ئامادە کردووە وەکو پرۆژەیەکە پێشنیاریان کردووە بۆ حکوومەت لە دوای 48 کاتژمێرە کە وادەکەی کۆتاییها دەدرێت بە لایەنە پەیوەنددارەکان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە کاری لەسەر بکرێت. ئەوەی کە زانیاریش بێت لای من ئەوەیە کە لە دوای کاتژمێر 12ەوە پێدەچێت بەشێک لە مارکێت و نانەوەخانە و عەلوەی سلێمانی و هەندێک لە کۆمپانیەکانی خۆراک دابەشکردن ئەمانە کارەکانیان ئاسایی بێتەوە. من نامەوێت زۆر تەفاسیلی پێ بدەم ئەمەیە ئەو زانیاریانە لە زمانی دکتۆر لەشکر سەرۆکی لیژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی و پشتڕاست بکەمەوە. دکتۆر سڵاو لێبێ ئەم کاتۆ باش دوێنێ شەو کۆبوونەوەیەکتان ئەنجام داوە گەیشتنە کۆمەڵێک بڕیار و ینی پرۆژەیەکتان ئامادە کردووە بۆ حکوومەت ئاساییکردنەوەی دەوام و شوێنانەی کە پێویستن وەکو مارکێتەوەوانە چۆنی دەبێت. وەکو لیژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی دوێنێ ڕۆژێنی پێویستماندانەوە بۆ شوێنانی دوای 48 کاتژمێرە کاکرێتەوە جگە لە سنتەری ناوشار بە تایبەتی نانەوەخانە و فڕنی سەمون و مارکێت و سەوزە و دوکانی سەوزە و میوە و گۆشتفرۆشەکان و عەلوەی سلێمانی و سندیگای دەرماسازان کردنەوەی دەرماخانەکان کە دکتۆری پسپۆری دەرماساز تیابێ بۆ مەبەستە ڕۆژێنی پێویستماندانەوە لە کاتژمێر 12ەوە کە ئەو شوێنانە ئاکرێتەوە ڕێوشێنی پێویست بگیرێتە بەر. گرنگترین شت ئەوەیە کە هەموو ڕێنمایەکانی خۆپارێزی لەو شوێنانە جێبەجێکرێ ئەو کەسانەی کە لەوێ کارەکەن کوڵاو و دەستکێش دەمامک سەدرێ پێداویستی خۆپارێزی لە ناوخانە و فڕنی سەمونەکان بەکاربێنن بەنسبەت مارکێتەکانی شەوە قەرەباڵغی دروست نەکرێت ناو مارکێتەکان بەپێی پێویستی هاوڵاتی بچێتە ناو مارکێتەکانەوە بەنسبەت عەلوەی سلێمانی ڕۆژێنی پێویستماندانەوە کە هاوڵاتی ڕاستخۆ نتوانێت بچێتە ناو عەلوە دەڕێی دوو دەرگاوە کە دەرگایکی چوونە ژوورەوە دەرگای کاتنەوە دەرەوە بێت هەموو ئەو چارانەی کە داخڵی عەلوەی سلێمانی بەکاری پرژاندنی بۆ بکرێت و بە موادی معقەم تاقیم کرێ و پاکرێتەوە. ڕێوشێنی پێویستگیراوەتە بەر لە ناو عەلوەی سلێمانیش کە کارەکان بە باشی بەڕێوە بچێت بەنسبەت کۆمپانیەکانی دابەشکاری خۆراکی ڕێوشێن مامەدانان لە 6 بەیانی بۆ کاتژمێرێک کاری دابەشکاریکەن لە ناو پارێزگای سلێمانیە بەنسبەت مارکێتەکانی شەو کاتیان بۆدانێت لە 8 بەیانی بۆ 6 ئێوارە بەپێی ئەو ڕێوشێنەی کە پێویستە کاری خۆیان بکەن. باشە لە سعات 12ەوە ئەو شتانی کە باستان کرد دەکرێتەوە ئاسایی بێتەوە یان چاوەڕێی بڕیاری وەزارەتی ناوخۆ تا کەمێک پێش وەزارەتی ناوخۆی بڕیارێکی بڵاو نەکرد وەزوازام ئێستا کە داخلی بەرنامەکەم بەیاننامێک بڵاو کردەوە فریان نەکەوتم بخوێنمەوە ئەگەر درێژ نەکرابێتەوە بەدڵنیایەوە لە دوای 12 نیوەڕۆ چێتە باری جێبەجێکردنەوە. دکتۆر کارکردنی مارکێتەکان لە ڕۆژێکا چۆنی دەبێت چەند کاتژمێر دەتوانن بیکەنەوە بۆ کۆمپانیەکانی دابەشکاری خۆراک ئەوانەی کە خۆراک دابەشەکان ئایا بە هەمان شێوە دەتوانن کار بکەن یان ئەوانیش مندووبەکانی کەمەکرێتەوە؟ ئەگەر وەزارەتی ناوخۆ بڕای تازە دەرنەکە ئێمە دامانەوە لە 8 بۆ 1 نیوەڕۆ کۆمپانیەکانی دابەشکاری بەڵێ ژمارەی مندوو و سیارەکانشیان کەمەکرێتەوە بەنسبەت مارکێتەکانش لە 8 بۆ 6 ئێوارە هەموو ڕۆژێنەکانی خۆپارێزی یاگیرێتە بەر بەڵام بە مەرجێک وەزارەتی ناوخۆی بڕارێکی پێچوانەیە دەرنەکرد بە چونکە بڕیاری وەزارەتی ناوخۆ ئەگەر چی بڕارێک بێ ئەوە جێبەجێ بکرێت بەڵام ئەگەر بڕارێکی وەزارەتی ناوخۆ بۆ درێژکردنەوە نەبێت دوای 48 کاتژمێرەکە بەدڵنیایەوە کار ئاسانیە کرد بۆ شوێنان لەبەرەوەی پێداویستی هاوڵاتیان خەڵک پێویستی بە خواردن بە سەوزە بە میوە مناڵ پێویستی بە شیرە پێویستە ژیانی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی فراهم بکەین. مارکێتەکان ئەوانی کە کراوە دەبن خەڵک ئەتوانن بچێتە ناو مارکێتەکانەوە یان ڕێشوێنێکی تر گیراوەتە بەر لە ئەوەی کە باس کراوەتیان هاوڵاتی تەنها دەتوانن لەبەر دەی مارکێتەکان و داوای شت بکات و خاڵ مارکێتەکان شتیان ببن بۆیان نیمشە ناو مارکێتەکان ئەمە تا چەند ڕاست ئێمە لە ڕووی تەندروستی پێمان باشە تا ئەتوان هاوڵاتیان نەچن ناو مارکێتەکەەوە بەڵام ئەگەر توشتە ناو مارکێتەکەەوە بەپێی مەساحی مارکێتەکە ژمارە هاوڵاتی بچێت ژوورەوە لەبەر دەی مارکێتەکە دەستکێش و دەمامکدان بێ موادی معقەم هەبێ بۆ نە مارکێتەکە مەسافەی 25 متر مربع بێ 2 بۆ 3 هاوڵاتی بچێتە ژوورەوە بەپێی مەسافەکە گەر مارکێتە گەورەتر بێت چەند کەسێکیش بێ زیاتر بێ مەترسی دروست ناکات. ئەو کۆبوونەی لە پارێزگاری سلێمانی لە پارێزگای سلێمانی دەکرێت کۆبوونەوەکە لە نێوان کێیە ئەمیش هەر ئامانجی درێژکردنەوەی کۆبوونەوەکانی ئێوەیان لەسەر تەوارێکی درێت بەپێی زانیاریەکانی من لە نێوان پارێزگاری سلێمانی و بەڕێز قایمقامی سلێمانی و بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە بەمەستی دانای ڕۆژێنی پێویست بۆ ڕۆژانی داهاتوو. دەستخۆش دکتۆریان زۆر سپاس. بەڵێ ئەگەر بێت و ئەوەی کە وەزارەتی ناوخۆ ڕەزامەندی دەربرێت لەسەر ئەوەی کە مارکێتەکان بکرێتەوە لە کاتژمێر 12ەوە زۆربەی مارکێتەکان دەکرێنەوە تا کاتژمێر 6 ئێوارە بەکراوەی دەمێنەوە. بەڵێ سپاس بۆ زانیاریەکانی تۆش.